ژن و مێردە بەڕێزەکان پێویستە ڕێز و حورمەتی یەکتری بگرین و پیاوە بەڕێزەکان پێویستە خاڵێکی زۆر گرنگەیە چروکی نەکەن، بەخیلی نەکەن، ڕەزیلی نەکەن لە بەرامبەر ژن و مناڵەکانیان لە خزمەتکردن و لە نەفەقە و لە مەسروفە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح مسلم دا هاتۆ دەفەرمێ کەفا بالمرء إثما أن يحبس عمن يملك قوته. بەسە بۆ شەڕێتی، بۆ خراپێتی ئینسان مرۆڤ ئەگەر ژن و مناڵەکەی وا لێکت بەشیانی نەدا، حەقیانی خوارد و چروکی بەرامبەریان کرد، ئەوە بەسە بۆ شەڕێتی ئەو ئینسانە، ئەوە خراپترین ئینسانە. مرۆڤێکی زۆر خراپە ئەگەر یەک سیفەتی تری دیان نەبێ خراپە، مادەم چروکە بەرامبەر ژن و مناڵەکانی بەسە بۆ خراپی و ئینسانە. پێت خۆشە تۆ خراپترین ئینسان بی لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم؟ والله ئەوەی چروک و دەست و قاوە نەخۆشە. مرۆڤی بەخیل ئینسانێکی نەخۆشە و ئینسانێکی کەم عەقڵە. ئەگەر عەقڵی هەبێ ئەبێ بیر بکاتەوە باشە من کەسابەت بۆ چی ئەەکەم؟ بۆ ژن و مناڵەکەی خۆم یا بۆ دراوسێکان؟ باشە بیرێ بکاتەوە من بۆچی ئەم ماڵە کۆ دەکەمەوە؟ بۆ ئەوە نییە خۆشبەخت بین؟ بۆ ئەوە نییە دڵخۆش بم خۆم و خێزانەکەم و مناڵەکانم؟ ئەی بۆ نایخۆی لە ماڵ و مناڵی خۆتی دەگریتەوە، هەر قایمی دەکەیت و هەر قایش پارە و لاستیکی لێدەی. ڕۆژێ دەبێتە میراتت بەجێ دەهێڵی، خۆت بۆیان سەرفکە پێش ئەوەی خۆیان بە بێ منەتانە سەرفیکەن و حسابیش بۆ نەکەن ناو گۆڕدا. خەڵکی زۆر مابینی ئاوا قایمی کرد جێ هێڵات داینا دوای بۆ خۆی ماڵ و مناڵەکەی خواردیان و منەتیشیان بە کابرادیە. خۆت بۆیان سەرفکە، چونکە بەخوا نەیشیان دەیتێ لێشیان بگریتەوە، دوای ماوەیە کە تۆ مردی ڕێک دەگاتە دەستیان بە کاملی دەگات دەستیان بە کەیفی خۆیان تەوزیعی دەکەن. بۆی ئینسانی بەخیل نەخۆشە، نەخۆشیکی پیسی هەیە. بۆی پێغەمبەری خوای فەرموو صلی الله عليه وسلم بۆ دەردێک هەیە لە ڕەزیلی و چروکی پیستر و خراپتر بێ؟ نییە. بۆی ئاگاتان لە ماڵ و مناڵەکانتان بێت، بەخیلی مەکەن لە مەسروفی ئەواندا، ئەوەی کە تواناتان هەیە خزمەتیان کەن. ژنتە مناڵتە با دەست لە خەڵپان نەکەنەوە، با چاوشۆڕی خەڵکی نەبن، ئەوە زۆر گرنگە.